هەرچەندە حکوومەت خوێندنگایەکی تایبەتی بۆ نابیستان نەکردووەتەوە، بەڵام چەند مامۆستایەکی خۆبەخش ڕێگەیان نەداوە نابیستانی کەلار لە خوێندن بێبەش بن و بە هاوکاری خێرخوازێک کە بینایەکی بچووکی پێداون قوتابخانەیەکی ناحکومیان بۆ کردوونەتەوە و تێیدا وانە بە 54 نابیست دەڵێنەوە کە هەندێک لە مامۆستاکان منداڵیان لە نێو خوێندکارە نابیستەکاندایە. مای چوار دەرز دێن بە خۆبەخشی دەزم کە ڕڵاوان دەین چوار پۆلمان هەیە 54 قوتابین ئەم قوتابیانە زۆربیان خوشک و بران هەمانە سێ خۆشک و دوو خۆشک و سێ برا ئاوە دەرزیان دێن بە خۆبەخش زۆر تێگەیشتون تێگەن لێمان بەس ئەم بینایە کە دایان بیمان خێرخوازە زۆر بچووکە هیچ جێگەی تۆپان و یاریکردنی تیان نیە. خوێندکاران نابیستەکان زۆربەیان بارودۆخی داراییان خراپە و تەنانەت پێشیاندایە مامۆستاکان کرێی هاتوچۆیان خەرج دەکات. چەند یەکسان لە ماڵەوە 6 براو خۆشکن هەمومان کە ڕوڵاڵین باوکم ئیش ناگەر پیاە بە تەمەنە ئیشمان نییە بەلاکەمیش هەر کەوتیە لە ماڵە ئیش ناکات و ئیش کەمەوە بووە کرێکاری کریمان جارم وەزا مالیان زۆر بە قورسە بەڵام ئێمە تێم بۆ مەکتەبە زۆر خۆشەوە فێرەوین و سراحەتی شەکەین. خوێندکاران نابیستەکان هەرچەندە خوێندنگاکەیان لە نێو بینایەکی بچووکدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چێژ لە وەرزش و چالاکی دەبینن. ئەڵێ خۆنین و لێرە خوێندنەوەی زۆر باشە فێر دەوین هەموو چێ باشە بینایە باشی بینایە گەورە. ئەڵێ شوێنەکەمان زۆر تەچکە بینایە گەورەتن و فراوانتر بێ ئەڵێتن چوە چالاکی تێ بکەین بە تایبەتی یاری تۆ لەمانە زۆر حەزکەن لەیە ئەرین تۆپی پێ. لە کەلار و گەرمیان ژمارەیەکی زۆر منداڵی نابیست هەیە کە بەهۆی نەبوونی خوێندنگای تایبەتەوە لە خوێندن بێبەش بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.